تاڵەبانی باوک و تاڵەبانی کوڕ. ئەو کوڕ و باوکە سیاسیەی هیچیان لە یەکدی ناچێت. 6 ساڵ بەسەر کۆچی دوایی تاڵەبانیدا تێدەپەڕێت و دۆخی ناوچەکە و حیزبەکەی با دۆخێکی هەستیاردا گوزەر دەکات. کورسیەکەشی لە حیزبدا خەریکە دەبێتە سەرچاوەی فیتنە و ئاژاوەیە کە ئامۆزەکان دەدات بە یەکدا. 6 ساڵ بەر لە ئێستا و لە 3 ئۆکتۆبەری 2017 دوای 6 ساڵ نەخۆشکەوتن و 2 ساڵ بێهۆشبوون، جەلال حیسامەدین شوکرۆڵڵا تاڵەبانی زەنگەنە لە تەمەنی 84 ساڵی دوای 6 ساڵ خەبات و سیاست گیانی سوپات. تاڵەبانی لە ساتی مردنیدا 2 قوری سەر و کۆماری عێراقی و 39 ساڵ سکرتێریەتی یەکێتی نیشتیمانی تەواو کردەوە بێ ئەوەی دەستبەرداری پۆستی سکرتێریەکەی بوو بێت و کەسی لە شوێنی خۆی دانابێت. هەر ئەمە دواتر بۆی گرێ و گرفتێکی هێندە گەورە کە نزیک بوو شەڕێکی قورسی نێوخۆیی نێوبرەماڵەی تاڵەبانەکانی لێ بکەوێتەوە. تاڵەبانی لە تشرینی دووەمی ساڵی 1933 لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتی مەلک فەیسەڵی یەکەمدا لە ناوچەی کەڵکان لەدایک بووە. لە سەرەتاکانی دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان دەستی بە سیاست کردووە تا گەیشتووە بە مەکتەبی سیاسی و دواتر جیابوونەوە و دیسان دروستکردنەوەی بەرەیەکێتی نیشتیمانی کوردستان. تاڵەبانی لە ساڵی 1970 هاوسەرگیری لەگەڵ هێروی کچی ئیبراهیم ئەحمەد کردو و لە ژیانی سیاسی خۆشیدا ئەوەی سیر بووە ئەوە بووە کە هیچ کات و لە هیچ بۆنەیەکی سیاسیدا ناوی کوڕی یەکەمی نەدەهێنا و لە ژیانی کۆمەڵایەتیشیدا تەنها 11 وێنەیان لەگەڵ یەکدیدا هەیە و کە 8 وێنەیان خێزانی بە کۆمەڵن. تاڵەبانی باوک بە چەتری کۆکردنەوەی لایەنە سیاسی جیاوازەکان و بەرە دژبەرەکانی نێو یەکێتی دەژمێردرا با پێچەوانەی بافڵی کوڕی کە بە پیاوی وڵاتانی دەوروبەر و دوژمنی سەرسەختی سەرکردەکانی نێو حیزبەکەی خۆشی دەژمێردرێت. تەنانەت دژ و ناکۆکی ئەندامانی خێزانەکەی خۆشێتی و تەبانیە لەگەڵ برا و پور و ئامۆزاکانی خۆشیدا و ناتوانێت نە لە سیاست نە لە کۆمەڵایەتیش کۆک و گونجاو بێت لەگەڵیاندا. تاڵەبانی کوڕ بە پێچەوانی تاڵەبانی باوک لە ناوخۆی حیزبەکەی و دەرەوەی یەکێتی و تەنانەت بنەماڵەکەی و نێو منداڵەکانیشی دەیان بەرەی شەڕی کردوتەوە. لە نێو بنەماڵەکەی دێژ و ناکۆکە لەگەڵ هەرێکە لە عقوبات تاڵەبانی برای لاهوری شێخجانگی و ئاراس و پۆڵادی ئامۆزای و شاناز ئیبراهیم ئەحمەدی پووری مەلا بەختیاری خەزووری و تەنانەت لاوەی هاوژینی و کوڕە گەورەکەشی لە دەرەوەشدا دەژ و ناکۆکە لەگەڵ پارتی و گۆڕان و نەوەی نوێ و ڕۆژنامەنووسان و چالاکوانان و سەرکردەکانی حیزبەکەی خۆی و وڵاتانی ئیقلیمی و دادگا و یاساشدا. ئەوە لە کاتێکدا تاڵەبانی باوک ئەگەر ناکۆکیشی هەبوایە نەیدەهێشت بگاتە شکاندن. لە دوای مردنی تاڵەبانی بۆشایەکی گەورە کەوتە نێو ڕەوتی کاری حیزبایەتی و ڕێکخراوی یەکێتی بە تایبەت کە خەڵکانێکی کەم ئەزموون و بە حوکمی بنەماڵەیی هاتنە پێشەوە و دەسەڵاتیان گرتە دەست و تەواوی دارایی و ئیداری و سەربازی و حکومیان گرتە دەست. ئەمانە کە پێیان دەگوترێت جیلی دووەمی سیاسەتکردن بەهۆی کەم ئەزموونی زەربەی کوشندەیان هەم لە کوردستان و هەم لە یەکێتی و هەمیش لە سلێمانیدا ناوچەکەشیان تووشی قەیرانێکی ناکۆتا کرد. تاڵەبانی لە ژیانی خۆیدا و لە گرمەی کاری سیاسیدا هیچ کاتێک نەیهێشتووە نزیکەکانی توخوونی سیاست بکەون و بە ئیترافی لاهور شێخجەنگی تاڵەبانی لە هیچ کۆنگرێک نەیهێشتووە کوڕ و برازاکانی خۆیان بۆ هیچ پۆستێک کاندید بکەن، بەڵام دوجار نەخۆشکەوتن و مردنەکەی دەرگای شکاند و هەموو ئەوانی تاڵەبانی بە سەرچاوی ئاژاوە و کێشەی دەزانین و دووری خستبوونەوە بۆ بەریتانیا هاتنە سەر کورسەکەی تاڵەبانی و هاوڕێکانی و تاتوانیان تەخشان و پەخشانی پارە و پلە و پۆست و ئیمتیازاتیان کرد. ئێستا و دوای 6 ساڵ لە کۆچی دوایی مام جەلال و نەخۆشکەوتنی هێرۆ ئیبراهیم و نەمان و کۆچی نەوشیروان مستەفا و دوورکەوتنەوەی بەرپرسە بە ئەزموونەکانی یەکێتی و دەستگا هەستیارەکان کۆمەڵێک نەشیا و شوێنیان گرتوونەتەوە کە قومار و گرە و بە سلێمانی و ناوچەکە و ئەزموونی هەرێمەوەش دەکەن و نازانرێت کە ئایا ئەو داوە جاڵجاڵۆکەی دروستیان کردووە کەی کۆن دەبێت و کەی لەو داوە نەجاتمان دەبێت.